ڕووداوی ئیمڕۆ تازە هاتە پێشەوە ڕەبتی بەوە نەبوو ئەو بەرنامەیە مەدامان ناوە دوێنێ و ئیمڕۆ فەزایەکی گەورە لە میدیای تورکیا تەقیەوە سەبارەت بە پرۆسەی ئاشتی لە تورکیا لە بینی حکومەتی تورکیا و مەسەلەی بڵین کورد و یان پەکەکە و عەبدوڵڵا ئۆجەلان بەداخۆی ئیمڕۆ سعات 1 تەقینەوە و هینێ بۆی هێرشێ کراوەتە سەر بنکەی تقریبا دامەزراندنی بەرگری ئاسمانی و فەزایی کە 4 کەس 3 کەسە هەواڵەکان ئەڵێ کوژراوە 14 بنیار بۆ دوانیش لەوانەیە هێرشیان کردوە سەر شوێنەکە کوژراون و تا ئێستا ڕانەگەیەنراوە چییە بەڵام مۆزوعەکە ئەمە نییە بەڵکو دوێنێ دەوڵەت باخچەلی کە سەرۆکی پارتی مەهەپەیە لە کۆبوونەوەی حیزبەکەی خۆیان ئەوەی تەرح کردووە کە پرۆسەیەکی ئاشتی نوێ بۆ چارەسەری ئەوزاعی تورکیا مەطرح بکەن بۆ ئەمەش عەبدوڵڵا ئۆجەلان زۆر دەورێکی گرنگ و بەرچاو ئەبینێ بۆ ئەمە و بهێنرێتە پەرلەمانەوە و قسە و باس بکات و بۆ ئەوەی پرۆسەی ئاشتی لەگەڵ کوردەکانە بێ و لەم پرۆسەی ئاشتیێشا کە تەرحی کردو عەبدوڵڵا ئۆجەلان لەوێ باسی ئەوە بکا کە ڕێکخراوی پەکەکە هەڵەوەشێتەوە و هەروەها تیرۆریزم کۆتایی پێ ئەهێنرێ ئەم مۆزوعە کەوتۆتە بەردەمی هەموو ئەحزابەکانیش ڕێی جیاوازەیە لەسەر مەسەلەی پرۆسەکە بەڵام بە عام هەمویان بۆ ڕێکەوتن و هێنانی عەبدوڵڵا ئۆجەلان موافق بوون لەوانە بۆ نمونە کۆنگرێک گەل ڕەمزی کارتال وتوێتی ئۆجەلان ئامادەیە بۆ ئەم پرۆسەیە و لە چوارچێوەی تورکیا بێ ئەم ڕێکەوتنە بکات و هەروەها مەسەلەی جەهەپا بە هەمان شێوە وتوێتی ئێمە ڕازین بۆ هیچ نیگەرانیەکمان نییە هاوسەرۆکی توڵای لە ماڵپەڕی NTV باسی ئەوەی کردووە پێویستان گۆشەگیریە لەسەر ئۆجەلان لا ببێ و لە زیندانە بێتە دەرەوە بە هەمان شێوە بەڵام ڕەمزی کاتال باس لەوە ئەکا ئەم شەرت و شروتە بۆ عەبدوڵڵا ئۆجەلان ئەمە ڕێگریە لەسەر لە بەردەمی پرۆسەکە کە تۆ کابرایەک چەندین ساڵە کاری کردو حزبێکی دروست کردو ئەمە ئیمڕۆ بە تیرۆریزمی ناسێت و بڵێ هەڵەوەشێتەوە ئەمانە ئەگەریەوە ئەتانێ ئەم پرۆسەیە ببرێتە پێشەوە بە هەمان شێوەش ئەکەپە ئەردوغانیش قسە و باسییان هەبووە لەسەر ئەمە بۆیە میدیاکانی تورکیا بەگشتی و ئەحزابەکان کەوتونە سەر ئەمەی پرۆسەکە کە ئەمەش بۆ خۆی باگراوندێکی هەیە لەوەی بۆ ئەم مۆزوع هاتوۆتە پێشەوە بە تایبەتی جەهەبە کە وەختی خۆی مخالیف بووە بەم هێزە و ئەمانە لە مانگی یەکی ئیم ساڵە ئۆکتۆبەرا کاتێ دەورەی پەرلەمان ئەکرێتەوە ئەچێ لەگەڵ دەم پارتیا تەوقع ئەکا ئەمانە وەکو هێزێکە لانجیری مەسەلەی کورد و کوردە لە تورکیا تەوقعەکە بۆ ئەوەی ئەم زەمینانە دروست کات و بهێنێتە پێشەوە بەڵام تا ئێستا ڕانەگەێنراوە ئایا موقفی یەکەم عەبدوڵڵا ئۆجەلان چۆنە دووەمی شپەکەکە لەم مۆزوعە چی یاوەتە دەرەوە بۆیە ئەگەر ئێمە سەر لەسەر ئەمە بکەین زەمینەی ئەمە چییە بۆچی ئەمە هاتۆتە پێشەوە دەوڵەتی تورکیا چەندین ساڵە ئێستا بە هەزاران لەشکری هێناوە لە کوردستانی عێراقا بە لەژێر ناوی تیرۆریزم و پەکەکا و لە ناوچەی پارتی ئازەردا کۆی کردوونەتەوە شەڕینێکی زۆرەکەوە بە دژایەتی هێزەکانی کوردی سووریا بۆ لانجیری پەکەکە هێرشی کردووەتە ئەوێ و لانجیری بۆ ئیسلامی و هێزەکانی دژی کوردەکانی ئەوەیەکە ئەم زەمینانە چییە لەم بارەوە هاتووە کرا قسەی زیاتری لەسەر بکەیت بەڵام لێرەدا سەرنج ڕاکێش ئەوەیە کە بزانین هەڵوێستی خودی ئۆردوگان و حیزبەکەی ئاکپارتی چییە لە پەیوەند بەم بابەتی کە مەترحکراوە هاتۆتە پێشەوە و ئەحزابەکان قسەیان لەسەر کردووە ئێوە ئاماژەتان پێدا اینجا لێرەوە ئەمە زۆر چیزەی سەرنجە و پێ لەسەرراگرتنە کە تاکیدی لێ بکەینەوە لە کاتێکا ئۆردەلان بەو توموتیژیە و بەو ناردنی هەموو هێزیە و بەو دژایەتیە کە شتێ بە ناوی کوردە وجودی نییە لەوێیانە پەکەکە بە هیچ تیرۆریستی نەزانێ یەکسەر وەڵامی هەم دەمپارتی و هەم جەهەپە و
باخچەلی یاوەتەوە کە ئێمە زۆر رازین بەما و مەسلحەت و بەرژەوەندیەکانی گەلی تورکیامان لەسەر و هەموو بەرژەوەندیەکانە کە هەمومان یەک دەست بین و هەمومان یەک پارچە بین و موافقم لەگەڵیانە و لە هەمان شێوەیەشدا کە کاتێک مقابلەیەکەن و لە تیارە ئابێکە کاتێ ڕوا بۆ بریکس لەوێ مقابلەیەکی ئەەکەن ئەڵێ ئێمە زۆر زەرورە ئەم هەنگاو بنین بۆ ئاشتی لەبەرەوەی مەسەلەی ترسێکی گەورە لە منتیقەکە هەیە بۆ تێگانی ئەوزاعەکان بە تایبەتی ئیسرائیل کە ئەم هێرشانەکە بۆ غەزە و هەروەها لوبنانیشی کردو بە غەزە و ترسی ئەوەشەیە بۆ سەر ئێران کرێ و بەجیالەوەی کوشتن و بڕینێکی زۆری لە سەرانی حزب الله و هەروە حەماس و ئەمانە کردووە ترس و دڵڕاوچەیەکی لە منتیقا کردەوە ئەمەش ترسی هەیە بۆ سەرێمە بۆ ئێمەش لە پێش هەموو شتێکەوە بێ ئاشتی خۆمان پارێزین و یەکەم هەنگاو لە ناو خۆوە دەست پێ بکەین بۆیە ئەردوغان سەرۆکۆماری ئێوە و سەرۆکی حیزبەکەی ئەک پارتی تاکید لەوە ئەکەنەوە کە ئەم هەنگاویان پێ باشە و بە شوێناچوونی بۆ بکەن لە مەسلحەتی گشتی ئەمە خاڵێکی کێش مەوزوعی وەزعەتی ناوخۆی خۆیانە کە کاتێ ڕەمزی کارتال وەکو سەرۆکی کۆنگرەی گەل تاکی دەکاتەوە لە سەرۆکی مەهاپا ئەڵێ ئەم هەنگاوەمان پێ باشە بەڵام تاکید لەوە کاتەوە لە 10 ساڵی ڕابردووە وەسعی تورکیا بەدەست مەهاپەوە و ئەکەپەوە چۆنە لەباری ئەزمەی اقتصادیەوە وەزعەتی سیاسیەوە ناڕەزایەتیەکانەوە سەرکوتەوە هەموو ئەم شتانە هەیە بۆیە لە هەموو کات زیاتر پێویست بەم هەنگاوەکە بەڵام ئەبێ ڕێگایەکدانرێ و چاوبەست نەکرێ بە هیچ شێوەیەک ئەگەر ڕێگاکەدا ئەندرێ بۆ چارەسەری کێشەی خەڵکی کوردستان ئەوە بێ بە ڕێگەیەکی ئەوانە بڕوا و پێی وایە کە عەبدوڵڵا ئۆجەلانیش بۆ ئەم شتە هەنگاوە ئامادەیە. ئەگەر بۆ چوون و لێکدانەوەی خۆتان بپرسم لەسەر چۆنەتی چوونە پێشەوەی ئەم پرۆسەیە لە ڕوانگەی ئێوە چۆن دەچێتە پێشەوە ڕێگریەکانی بەردەمی چین؟ بەڕاستی چوونە پێشەوەکە دیارە ئەوزاعی ئەحزابەکانی تورکیا بە تایبەتی ئەم جەهەپەیە وەکو حیزبێکی نەتەوەیی تورک و هەروەها کە پارتیش وەکو حیزبێکی ڕاستی و فاشستی تورکی لەوێانە لەژێر فشارێکی زۆری هەم ناوخۆیی ئەوزاعی تورکیا هەن کە ئەوزاعێکی ئەزمایی قورس یەخەی گرتوون و هەروەها ئەزمەیەکی قوڵکە ناوچەکەی گرتوتەوە پێویستیان بەمە هەیە و بە تایبەتی ئەوزاعی ناوخۆی خۆیان ڕێخەنەوە بە تایبەتی ئەوزاعی هەموو منتیقەکە و سیاسەتێکم بریکس بڵێن دنیای چەند قوتبی لایەکە رووسیا و سین و ئەو هێزانی وڵاتانی سەربەوەن و لەولاشەو ئەمریکاوانە بە هەمویان بەگشتی ئەوزاعێکی ئارامیانەیە بۆ ڕێخستنی سەرمایە بە تایبەتی خەتێکی ئاوریشم و خەتێکی ئابووری کە لە عێراقیشەوە لە منتیقەکە هەیە تورکیا ئیسفادەیەکی زۆری لێەکە بۆیە بەم وەسعی نائستقراری و وەسعی ناوخۆیی تورکیا ناتوانێت ئەوە بەرێتە پێشەوە بۆیە پێویستیان بەمە هەیە بەڵام ڕێگری زۆرە لەمە بۆ نمونە هێزەکانی کە حل لە ناو خودی ئەک پارتیا بەشی جۆرا و جۆر هەیە مخالیفە بەمە کە تا دوێنێ بە هێزەکانی پەکەکان و تۆ تیرۆریست و ئەمانە عەبدوڵڵا ئۆجەلانیان دەیان ساڵە لە زیندان ڕاگرتووە ئێستا بێن ڕێکی خەن و بیهێنە پەرلەمانەوە و قسەیان بۆ بکات و بەشداری پێ بکەن لە پەرلەمانە و هێزەکان بێتەوە و خاڵێکی کێش ئەمێنێتەوە هەر خودی ئەم تەقینەوەی ئیمڕۆ کە هێرشێک بۆ دامەزراوەی پیشەسازی و بەرگری ئاسمانی و فەزایی کراوە یەکێکە لەو خاڵانەی هێشتا ڕۆشن نییە ڕەنگە بەحسی جۆرا و جۆر کە لە کەناڵە عەرەبیەکان و مقابلاتی جۆرا جۆر و لایەنەکان ئەکرێ لەوەی احتیمالی داعش دانێن احتیمالی خودی پەکەکە دانێن حتا احتیمالی هێزەکانی کەی ڕاسیستی و فاشستی تورکی دانێن کە ئەمە بکەن بۆی ئەم پرۆسەیە ئێستا مەطرح کراوە نەچێتە پێشەوە و هەروە بۆ چینی کێشەیە کە گوایە رووسیا لە پشتی ئەمەوە بێ بۆ تێگانی ئەوزاعەکە و نەچوونە پێشەوەی ئەم پرۆسەیە بۆیە هەر خودی ئەوەی کە ئەمە ڕێگری دروستەکە هەر خودی ئەوەی کە ئێستا ئۆردوگان لە کۆبوونەوەی سەرانی برێکستایە پێویستی بەوە هەیە کە وەزعێتی
ئابووری و بازار و خەت و جیەتگیرەکانی وەزعی ناوخۆ بخاتە سەر خۆی کە دەیان ساڵە خەریکە نەیتوانیەوە ئەمە بکە بیباتە پێشەوە پێویستیان بەمە هەیە. بۆیە ڕێگریەکانیش بە هەمان شێوە هەم ڕەنگە لە دەوڵەتانی ناوچەکەیشان مخالیف بێت بەمە هەبێ و باڵەکانی کەی لە ناو حزابەکانە زیاتر ئەمە بچێتە پێشەوە ڕەنگە ئەشکالی کەیان بۆ دروست بێ، بەڵام ئەمێنێتەوە سەر ئەوەی کە هێزە ئەسلەکان و حیزبەکان و سەرانی حیزبەکان وەکو جەهەپە و مەهەپە و هەروەها کۆنگرەی گەل و دەم پارتی و ئەمانە هەمویان ئامادەیان هەیە بۆ ئەوێ مانای پرۆسەکە جاریشکیانەوێ بیخەنە بەر باس و لێکۆڵینەوە، بەڵام نازانێت تا چەندیش بۆ خۆی لە پەکەکەیشە ئەم مشکلانە هەیە کە ئایا چەند ئامادەن چەک دانێن و بڕۆنەوە پێشتر کە لە ساڵی 2012 تا 2015 جاریشکە ئەمە مەطرح کراوە و باڵی ناو پەکەکەیش ڕازی نەبوون بەوە لە کاتێکا کە عەبدوڵڵا ئۆجەلان مەسەلەی دەوڵەت نەتەوەی خسۆتە لاو مەسەلەی لە چوارچێوەی تورکیا پرۆسەکە ئەباتە پێشەوە و بە تایبەتی ئەمان تەجروبەیەکی ناسیۆنالیزمی کوردیشانەیە لە عێراق ئەیانەیە نمونەیەکی ئەوە نیشان بن و عەبدوڵڵا ئۆجەلان ئەوێ پێشڕەویە بکە لەم بارانەوە. بۆیە هەم ڕێگری خۆی بە پێ ڕۆژ و بە پێ وەسعێتیەتە پێشەوە، هەم جیەتگیری و لایەنگیری بە تایبەتی لەگەڵ لایەن حکوومەتی تورکیاوە تا ئێستا هەیە و باڵەکانی ئەحزابەکان بۆ ئەم شتە ئامادەیان هەیە کە ئەم پرۆسەیە بەرنە پێشەوە و کاری لەسەر بکەن. ئەتر باقیەکەش ئەمێنێتەوە ئایا ئەمریکا مەسەلەی وڵاتانی غەرب و هەروەها ڕووسیا و سین لەم لاوە چەند بەمە ئامادەیە هەن بە تایبەتی کە ناوی پەکەکە لە لیستی تیرۆر و ئەمانە لایەن هەبووە و چەند بۆ ئەم پرۆسەی ئاشتیە لە مەنتیقاکە ئامادەیان هەیە، بە تایبەتی ئێستا وەزعی مەنتیقەکەیش لە بەردەم هێرشەکانی ئیسرائیلا بۆ جەنجێکی فراوان بە تایبەتی ئەگەر لەگەڵ ئێرانە و لێیان لە ئێرانە کە خۆی بۆ ئامادە کردووە بڕاتە پێشەوە چی ئەقەومێ و بۆیە هەموو لایەنەکان نەک تەنیا حکوومەتی تورکیا، حکوومەتی عێراق، حتا حکوومەتی هەرێمی کوردستانێکی و پارتی لەم انتخاباتانە ئەو ئەوزاع ئەزمایە خسۆتە بەردەمیان کە ئەوزاعی منتیقە لە بەردەمی خەتەر و بە تایبەتی بە غەزەکردنی ئێران هەموو منتیقەکە ئەگرێتەوە و کوردستانیش لەو بەینابێ، بۆیە هەمویان خۆیان ئامادەکەن بۆ دەورەی شکە و بۆ ئەوەی ئەم دەورەیە تێپەڕێن و ئەو ئەوزاع شەڕاوی و ئەزماوەی لە منتیقەکە هەیە دوور بنگەی. ئەگەر چەند خولێکی بەرنامەکەمان ماوە من پرسیارم نەما، بەڵام ئەگەر لە قسە و باسەکانماندا بابەتێک نەهات بێتە پێشەوە بە گرنگی بزانن ئاماژەی پێ بدەن ئەو چەند خولەکەی کە ماوە بیخەمە اختیاری ئێوە فەرمون بە کورتی. ڕاستەکەی ئەگەر بە من بڵێ بۆ ئەوی سەرنجی خەڵک ڕاکێشم بۆ ئەمە ئەوزاعی هێزی چەگاری و شاخ و ئەمانە زۆر دەمێکە بەسەر چووە کە پەکەکە بەڕاستی نازانم چەند وەکو هێزێکی ناسیۆنالیست و چەگار لەوانە ئەتوانێت وەڵام بەم مۆزوع عباتەوە و ئەگەر زەمینە خۆشکەن بۆ ئەمە فرسەتێکە بۆ خۆیانیەتە پێشەوە بە تایتی بە قانزاجی خەڵکی کوردستانی تورکیایە کە جەوێکی و فەزایەک دروست کرێ، ئەگەر چی ڕەنگە وەکو ئەحزابی ناسیۆنالیست بچیشنە دەسەڵاتەوە نەتوان چارە نووسێکی باشتر لەمە یەکێتی و پارتی بۆ خەڵکی کوردستانی تورکیا بێنە پێشەوە، بەڵام ئەو خەڵکانەی کە چی وەکو هێزەکانی پەکەکە و چەگارانی پەکەکە لە کوشتن و شت بە دوورە بێ و هەروەها دەستوەشانی ئەمانی لەگەڵ هێزەکانی تورکیا و فەزایەکی شەڕ و ئاڵۆزی ئەڕواتە پێشەوە بتوان ئیسفادەی لێ بکەن بە قازاجی خەڵ لە تورکیا و بە قازاجی سەلامەتی خەڵ لە تورکیا، بۆیە هەتا ضروریشە وەکو فرسەتی ئەمە تەسیرات لە ئەوزاعی دنیا وڵاتانی غەرب و ئەمریکا ئەوانە بکرێ بۆ ئاسایش و ئیستقراری لە بەرژەوەندیەکانی خەڵکی کرێکار و زەحمەت چێشی کوردستانی تورکیا و باقی خەڵکی سەراسەری تورکیاوە ئەبێ لەم بەرژەوەندیەوە سەرکرێ. ئەتر ئەوانش ئەگەر لەم بەرژەوەندیە سەرکردن هەتا ڕەنگە ئەو کاتە هەمویان نەتوانن بڕۆنەوە بەشێکی چینە ئەوروپا و بەشێکی بە شێوەی جۆرا و جۆر بمێنەوە تاکو و پرۆسەکە ئەچێتە پێشەوە و ئەتوانرێ ئەمە دابین بکرێ و ئەو کاتێشی ڕۆشنە کە ئەوزاعی منتیقەکە وەکوتم هەڵەقوڵێ بۆ ئەوەی فەزایەکی جەنگی لایەن ئیسرائیلیەوە دروستکرێ کە دەمێکە خۆی بۆ ئامادە کردووە و بە قانزاجێکی کە فەزای جەنگی فراوان کاتەوە لە غەزە و لوبنانیش دەربچێ، بەڵام
حکومەکانی منطقەیشکە ئەو ئەزمەی بەجیا لە ئەزمەی ناخۆ ئەو ئەزمەی منطقەیە گرتوێتی پێویستیان بەمە هەیە.